ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم کە جارێکی تر بە بەرنامەی ئاستۆی بەرابەریەوە دەبمە میوانی ماڵەکانتان. ئازیزان بۆ بەرنامەی ئەم هەفتە میوانێکی بەڕێزمان بەشدارە، ئەویش هاوڕێ فەریدە نەفیسی، چالاکی سیاسی و ئەمان هەوێ لەسەر شۆڕشی ژن، ژیان ئازادی و لەوانەیە دەور و نەقشی ژنان و بەتایبەت بەرەو پیری هەشتی مارس و توێژێ بکەین. فەرمونون ئێوەش تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێ فەریدەم کاتتان باش، زۆر بەخێر بێن و سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. سڵاو ڕێزمەرێ بۆ ئێوە و بۆ بینەران و بیسەرانی ئەم بەرنامە و سپاس لەو کاتێک کە بە منتاندا. زۆر سپاس. هاوڕێ فەریدە، خۆتان دەزانن کە شۆڕشی ژن، ژیان ئازادی 5 مانگی تەواو کردووە. بەڕای ئێوە ئەم شۆڕشە ئەمڕۆکە لە چه ئاستێکدایە؟ خوب ئەگەرەکەتی گەرەکمان بێت واقعاً بزانین لە چه ئاستێکدایە مقدارێ بەڕاستی مەسائلی دەوروبەری ئەم شۆڕشەوە هەم لە داخڵ و هەم لە خارجی چۆ پێویستە، وەلێ بە کورت و سەرێ ئەگەر بێژم شۆڕشە دەستاوەردگەلێکی بووە کە تا ئیسەتیە کە ئەو دەستاوەرگەلە سابت تەسبیب بووە و وەکو سەنەدێکی کەتبی جێگەی خۆی گردیێسۆ لە تاریخاوە هیچ وەختێک ئەوانە ناگۆڕێت و لەدەست نادرێت تاکەتی ئاستی ئەم شۆڕشە بێتە خوارەوە یا بگۆڕێ. ئەم ممکنە زۆر کەس لە تواشایەکی زاهێریە بێژێ خۆ مردم نەماوە ئەوێ وەکو جاران لە خیابانەوە ئەترازەکان نەماوە، ئەمە شاید لە ئاستێکی کەمیە بێت، وەلێکانێ اعتراضات و بإصلاح کاری سیاسی و مبارزە فقط هاتنە خیابان و اعتراضات نییە. ئەلعانە تواشاکەی چه تەئسیراتێکی نیاز لەسەر هەم تەواوی ئەحزابی سیاسی بەڕاست و بەچەپەوە لە داخڵ و لە خارج و ئەفرادی شخصی، نویسەندە، شاعر، هەمووی ئەمانەی حتا ئەوانەی کە تا دوێکە مەسەڵەن منفعل بوون، هەمووی ئەمانیە وادار کردیە کە عەکسوڵەمەڵ نیشان بن، مۆزا بگرن، بیر و باوەڕی خۆیان دەرببڕن کە لە تەگەم ڕژیما بالاخەرە لەم شۆڕشە لە کوێنێ قەراریان کردووە. هەروەها ئاگادارن یەکێ وەک میر حوسێن موسەوی مەسەڵەن بەیانیەکی داوە. ئەمانە گشتی دروستە میر حوسێن موسەوی خۆی لەناو ئەم ڕژیما بووەسا، یا خاتەمی مەسەڵەن بەیانیەی داوە. هەمووی ئەمانە لە دڵی ئەم شۆڕشە تێتە دەرەوە کە ئەمانە بۆ خۆیان تا دوێکە لە دەستیان لە ناو ڕژیما بووەسا، ئەمانە ئەلعانە ڕیزشێکە بۆ ئەو ڕژیمە و دواژاکەی میر حوسێن موسەوی مەسەڵەن هەنووسێت کە فاسڵەی گردیە لە دەوران تەڵایی زەمانێک بوو کە خۆی بۆ خۆی فعالی بوو کە گویا هەڵگەڕێنەوە بۆ دۆرانی خومەینی لە سوورەتێکە ئەیسە بەیانەیە کە داگیە 180 دەرەجە لە بەرامبەر ئەو بیر و ڕاو بیچوونە بۆچوونە گۆزەشتەی خۆی و فەرقی هەیە. هەمووی ئەمانە تەغەیر و تەحوڵاتێکە کە لە دڵی ئەم شۆڕشە هاتیزە دەرەوە. ئەلعانە تواشاکەی شعارەکان لە ئەوەڵی ئەم دەستپێکی ئەم حرەکەتەوە تاکەتی ئیسەتیە چەنی ئاڕوگۆڕی تەکتیا کراوە و بە ئەوجی خۆی مەرگ بەر دیکتاتۆر و ڕەهبەرێ ما ئەلدەنگێ ما نازانم قەسەم بخوونی یاران ئیستادەیم تاپایان، هەمووی ئەمانە بە دەستی بردیە بۆ تەغەیر و تەحوڵاتێکی ئەساسی و ئاڵوگۆڕێکی تازە، نەتەنیا لە سەطحی ئێرانە بەڵکی لە سەطحی دنیا. ئەلعانە لە کشوەرگەر مختلفە نمونە بەرداری ئەکرێت لە ئەم ئینقلابە. من ناوێنم ئینقلابێکە کە بە دیل گیریاوە و تەواوی فاصلەگرتنی مردم لە حکوومەت، فاصلەگرتنی مردم لە زۆر بەوازەح و ئاشکرا لە نیروگەلێکی کە تا دوێکە مەسەڵەن پیانیانەوت کە ئەمانە بەشێک لە مردمن، گوڵیان پیانەدا تەقازای حمایەتیانە کرد لیان، وەلێ ئیسە کامڵان بە عنوان نیروی سەرکوبگەر و نیرویکی جنایەتکار و تروریست لەسەری غەریبم کارەکەن و مردم فاصلەی لیان گردیە. هەمووی ئەمانە چگەلێک نییە تەفاوەتی شعار نووسین شەوان لە ڕووی دەر و دیوار و
شعاردان لە شەوە هەر ئێدامەی هەیە هەر ئالانە لە ڕۆژی پەرشەما بوو کە دەیان شار دیسانەوە هاتە دەرەوە ئاعترازی کرد بە مناسبەت گەل مختلف دیسانەوە هەر ئاعترازەکە بەردەوامە هەر تاکتیکەکان ممکنە بگۆڕێت ممکنە لە شرایطێکە ده تەزاورات بکرێ بە ئەنازەی بەیانیەیەک مەسەڵەن تاسیری نەبێت لە تاکتیکی ترا ممکنە بەیانێ 100 بەیانیە بدرێ وەێ بە ئەنازەی تەزاوراتێک لە خیابان ئەمزان تاسیری نەوێ ئەمە مبارزەیەکە کە تاکتیگەل مختلفی هەیە ئەلعانە تواژاکەی لە دڵی ئەم جریانۆ دیسانەوە بەیانیەکی منشورێکی 12 مادەیی دریاوەسە دەرەوە بە هاوبەشی شرکەتی 20 ڕێکخراو مرتبەن ئەمە لە ئاستێکدایە کە مرتبەن مەجبورە کات ئینسانەکان واقعان سەفی خۆیان ڕۆشنەکەنەوە واقعان مۆزا بگرێن لە سەراسەری دنیا ڕاهبەرانی سیاسی تۆشاکەی خەریکی مسابقەدانن لەتر یەکترینە بۆ ئەوەی کە خۆیان بە نۆعێ ببەستنەوە یا خۆیان بدۆزنەوە لە ئەم ئینقلابە لە ئەم شۆڕشاکە کریاوە تاسیرێکی کردنیاوی سەبان حتا ژنانی دنیاوە هیچ وەختێکی تر ئەمە ناگۆڕیە تا ئێمە بێژین ئاستی ئەم شۆڕژە هاتی سەخوار و چگەلێکەکە سەبت بووە چگەلێکەکە تەسبیت بووە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەریدە خۆتان بە باشی ئشارەتان بەوە کرد کە شۆڕش فقط لە خیابانان نیە ئێستامە نوعی تاکتیکە کە خەڵکەنینە دەرەوە لە خیابانانین ئەمە تاکتیکێکە لەم شۆڕشا دروست بووە خۆتان بینیتان و خۆشتان ئیشارەتان کرد لە 27 مانگدا بە بۆنەی چلمین ڕۆژی ئەعدامی دوو لاوی خوێنگەرم کە بەدەستی کۆماری ئیسلامی ئەعدامکرابوون لە زۆربەی شارەکاندا خۆپیشاندان هاتە ئاراوە مەبەستمەوەیە بێژم کە بە قسەکەی خۆتان تاکتیکەکان گۆڕاوە خیابانیش بە وەختی خۆی دووبارە سەر هەڵەداتەوە لەم 27 مانگا کە باسمان کرد جالبیەکەی ئەوە بوو کە کەسانێکی بەتەمەنیش لەم تەزاهوراتە لە لای جوانانە بوون و پاڵپشتی ئەم جوانانە بوون ئەگەر دوێنێ ناهاتن ئەو 27 مانگ لە زۆربەی شارەکانە حزورێکی بەرچاویان بوو. هاوڕێ فەریدە لەم 5 مانگا کە ئەم شۆڕشە لەسەر گیانبەخکردو مەحسا ئەمینی یام ژینا لە شاری تارانەوە دەستی پێکرد بە بۆنەی گیانبەخکردنی کچێکی لا و خەڵکی کوردستان بێت و بچێ بۆ مسافرت لە تاران ئەم شۆڕشە دەستی پێکرد. لەم 5 مانگە بەڕای جنەبتان چه ئاوگۆڕێ لە بارودۆخی ژنان لە ئێران و بەتایبەت لە کوردستاندا دروست بووە؟ تاسیرێکی زۆری بووە حرەکەت و مبارزەی ژنان لە تولی ئەم 44 ساڵە بووە بە شێوەگەل مختلف ژنان ئەترازیان کردگە لەو جامعە هەر لە ساڵی 57 بە هەزاران ژن هاتنە دەرەوە ئەلەی حیجابی ئیجباری و لابرنی کەمکردنەوەی حقوقی ژن هێرش بەسەر حقوقی ژنە ئەترازیان کرد ڕۆژانە ئەترازە بەردەوام بووە هەر لە ئەتراز بە قەتڵگەل ناموسیۆ بە ئەتراز بە ئەسید پاشی و ئەتراز بە حرەکاتی و هێرشی گەشتی ئێرشاد ڕۆژانە لە ناوکوچە و خیابان و بازارە وەلی ئەم حرەکەتە ئەم 5 مانگەی ئاخر ئیتر بە ئەوجی واقعان عەکسڵ ئەمەڵی تەواوی ژنانی ئەو جامعە لە نەسڵی جەوان بەتایبەت لە نەسڵی جەوان لە نەسڵی پیر هەموویان عەکسڵ ئەمەڵیان نیشاندا تاسیرێکی مەسەڵەن تواشاکەی گەوهەر عشقی ئینسانگەلێکی وەک گەوهەر عشقی بعد از شاید بێژم 70-80 ساڵ بیر و باوەڕیان بە ئاین و بە ئەوەی کە ژنەشێ حیجابی بێ و ژنەشێ واقعان خۆی بپۆشێنێت تواشاکەی لەبن کامراوە بە ئێتراز بە ئەم حکوومەتە و جنایەتی ئەم حکوومەتە نسبەت بە ژنان ڕووسەریەکەی لابە سەدان ژن لەم موقعیەتە بەم سوورەتە هاتن ڕووسەریەکانیان لابرد مەسەلە فقط تەنها لابردنی ڕووسەری نەبوو 1 متر پارچە بەسەر مەسەلە ئەوە بوو کە ئەم ڕووسەریە و ئەم حیجابە
ئەسلحەیەکی ئیدۆلۆژیکی ئەو ڕژیمەسە کە ڕۆژانە بە عنوان ئەسلحەیەک لە مقابڵی ژنانە بەکاری دێنێ ژنانی پێوە بەستێسەوە ئیدۆلۆژی خۆی گەرەکیە داسەپێنێ بەسەر ئەو مردمە بەسەر مردمێک نیمەی زیاتر لە کۆمەلگای ئێران کە ژنان بن ئەم رووسەریا دوومتریە بووە بە ئەسلحەیەک بەدەستی ڕژیمەوە بەخاترەوە مهمە کە ئێمە ئشارەی پێکەین یا ئەو دایگەلەکە ئەو رووسەریانە لە ئەبەن بە عنوان ئێتراز بە کولی ئەو نظامە ئەو سیستمەسە بە کولی ئەو جەنایەتەسە کە ڕژیم دژ بە ژنانێکە بە کولی ئەو بێحقوقی هەسە کە لە ناو کۆمەلگا لە ژن سنیاوەسەوە تاسیری ئەوەی کە رابطەکان قبلەن لە ناو ژنانە ئەگەرەکەتی لە ڕۆژە مەساڵەن هەزاران ئینسان بە تەنیا مەراجعەیە کرد بە ئیداراتی دەوڵەتی بۆ دوکانێ بۆ خەرید بۆ لە هاتوچۆنی ڕۆژانەی خۆیانە مشکلات و گیر و گرفتێکی زۆریان حل لە ناو خیابانەکان ناو کۆچکۆڵانە بۆ پێشەهات وەلی ئەمانیانە لە خۆیانیانە جەم و کردبووەوە پێیان وابوو ئەم دەردە فقط ئەوان هەستیان بە ئەمە لە دەردی خۆیانە تەنیان پشتیبانیەکیان ئەحساس ناکرد هەم لە نەزەری فەرهەنگیەوە هەم لە نەزەری سەرکوتی حکوومەتەوە هەم لە نەزەری نەبوونی ڕەوابەتەوە ئەمانە بە تەنیا خۆیانیان ئەحساس کرد وەلی ئیسا بەرەساسی ئەو ئێرتباتاتە کە بە وجود هاتیە ئەم دەردگەلە جەم و بووە بە دەردێکی مشتەرێک و هەمووی ئینسانێکی حتا ئێژم ئەوەش کە تا دوێکە مەسەڵەن واقعاً بۆی مهم نەبوو یا منفعل بوو یا بە هەر دەلیلێ عەکسوڵەمەڵێکی نیشان نادا ئیسا ئەوانی چه عەکسوڵەمەڵ نیشانەدەن ئیسا ئەوانی چه هاتیێن ئەم تاسیرەتە هەمبەستگیەکی زۆری بە وجود هاوردیە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەریدە. هاوڕێ فەریدە لە ماوەی ڕابردوودا بینیومانە کە کۆنگرەی تەئسیرگوزار لەلایەن هاوسەر ئیبراهیم ڕەیسیە و بەڕێوە چووە. مەبەست لەم کۆنگرەیە چییە و ئەم هەزینە زۆرە بۆ کۆماری ئیسلامی کە لەم شەرایەتە ئابووریەی خراپی خەڵکدا بەڵام بۆ خۆیان بۆ خەڵک خراپە و بۆ خۆیان ئابووریەکی باشە چون خۆیان بە دڵی خۆیان ڕخت و پاشەکەن و خەڵکیش لە فەقر و گرانی و هەژاریدا دەژی. بەڕای ئێوە مەبەست لەم کۆنگرەیە چییە؟ بەڵێ ئەم کۆنگرە وەکو هەمیشە حکوومەتی ئێران کە من بەڕاستی پێم خۆش نییە بژم جمهوری ئیسلامی چون جمهوریەت معنا و مەفهومی تایبەتی خۆی هەیە و یەکێ لە اشتباهاتی ئێمە ئەوەیە کە هەمیشە وەختی ژین جمهوری ئیسلامی یعنی ناخوداگا ئێمە هەویەتێکە دەین بۆ حکوومەتە لە سوورەتێکە ئەم حکوومەتێکی لە داعش زیاتر نییە نسبت بە مردم و نسبت بە کولی دنیا. ئەم حکوومەتە هەمیشە وەختێکە گەیە شرایەتێک پێشهاتیە دەستی داوە بە حرەکات و نمایش و پەیاکردنی ئالتەرناتیڤگەلی کە ئەو ئێترازاتە لە داخڵ و سەرکوب بخەفێنی. یەکی لەو متۆدگەلە کە بەکاریەوە ئەوەیە کە ئینسانەکان بگرێ زندانیان بکە مستەقیمەن لە ناو خیابانە مردم بکوژێ مردم بدزێ بیشارێتەوە مردم بوات لە کەڵکوبان و بیخاتە خوارەوە هێرش کاتە سەر مردم بۆ ناو ماڵەکان مصادرەیان کە وەکو چەند ڕۆژی لەمەوبەر هێرش بکاتە سەر دوکان و ئەمواڵی مردم و داغانی کات و لە بینی وات و دوایەوە بینیتە سەر ئەوەی کە ئەمە ئەوانە کە معتەرێزن ئەم کارگەلاکان وەلێ لە دووربینەکانە نیشانیەدا هەمووی لیباس شەخسی و هەمووی ماموری دەوڵەتین. یەکی لە کارەکان نەخشەکانی ئەوەیە کە بە هەر نوعێ بە هەر شێوەیە کە بووە ئەم ئەترازاتە لە داخڵا ئیسە کە بە ئەوجی خۆی گەیشتیە و حکوومەت پایەگەل حکوومەت واقعاً لە بین چووە و لە دنیا منزەوی بووەسەوە ئەچێت دەست ئەدا بە حرەکەتێکی ئاوە کە ئەویش بە واقعاً بە جێگەی ئەوە نەفعێکی لێ بووە دیسانەوە خۆی پێفشا بووە خۆی پێڕەزیل بوو. کۆنگرەی بینەلملەلی ژنان کۆنگرەیەکە کە لە سەردەمێکە ئاگیریێت کە لە ناو خیابانەکانە بە ساچمە و بە ئەسلحەی بەدەست مەعموورەکان و چاوی ژنی پێدەرتێرن تەقاکەن لە مناڵ لە ناو خیابانە 7 مناڵ تا ئیسە تێکوژیاوە ئەچێت کۆنگرێکی ئاوەها لە کشوەرگەلێکی
بەغایەت دواکەوتی هیچ کەسێ نازانێ ئەم ژنانە سابقەیان چی بووە، چه فعالیەتێکیان کردووە، چه تەسیراتێکیان بووە، لە ناونیشانێکیان نییە، گوزەشتەیەکیان نییە، سرفەن بەخاتر ئەوەی کە ڕێی جومهور و ژنی ڕێی جومهور و ژنی ڕئیس و ڕواسا و کەنیشکی ڕئیس و ڕواسا بوون داوەتیانی کردگە و لە سوورەتێکە مناڵ لە ناو خیابانە بە شۆنی غەزا لە ناو ئەسەتڵ ئەشغاڵە ئەگەڕێ لە جامعەی ئێرانە نزیکەی 200 ملیار یانێ حەساویان کردە بۆ هەر ژنێکی مەسەڵان تاسیرگوزار کە لە ناو کنگرا ئەگەر ناوی بریە کە بە کەیفی خۆیان کەس نازانێمانە کێ بوون 20,000 یۆرۆ 20,000 یۆرۆ بێ ئیزافەی جایزەگەلتریچ بدەن 300 نەفەر بەشداری بووە ئەم 300 نەفەرە هەر کامێکی جایزەیەکیان بردووە و هەر کامێکی 5 ڕۆژ بە خەرجی دەوڵەتەوە لە باشترین هوتلە لەم شرایەتە کە مردم بۆ نانی سەری سفرەی ئەگریێت نزیکەی 200 ملیارد زیاتری خەرج کردووە کە اتفاقان بووە بە جێگەی بەحث و هەم مخالف هەم موافق لە خودی ئێرانە لەناو خودی حکوومەتیچە نە ئەوەی کە فقط مخالفینی ڕژیم بێ مەسەڵەن لەسەری ئەمە انتقادی پێ بکەن زەن یەکێ وەک عەباس شخص بەناو عەباس عەبدی ئەنووسێ کە ئەم کنگرە بیشتر بە مێمانێکی شەوانە شەبی بوو تا بە کنگرە ئەم کنگرە چه تاسیرێکی بووە ئەم کنگرە چه پەیامێکی بووە ئەم کنگرە مێمانانی ئەم کنگرە بۆچی معرەفی نەبوون مەسەڵەن ژنێکی لە لۆبران و هاوردیە ئەو ژنە ئەچێتە ناو خیابان ڕووسەرەکەی لا ئەبا ئەو وەختە ئێژێ ئێران زۆر ئازادە دشمنانی حکوومەت بزانن کە حکوومەتی ئێران زۆر قەویەتیان ناچێت ئەمە لە شرایەتی کە هەیە کە چاوی ژن و دانیژوو و جوانی ئەو جامعە بە دەستی حکوومەتی جمهوری ڕژیمی فاشیستی ئێران لە بینەچێ لە زیندانە بە کەنیشک تەجاوزە کردیە بە ژن تەجاوزە کردیە ئێدامە کردێت ئەو لە خیابانە نمایشێکی ئاوا ئەدا ڕۆزنامە و مێدیای خودی ئێران لە کەیهانەوە بیگرە لە ئێتماد و بیگرە لە وەتەن و بیگرە لەمان و گشتیان لەسەری هەم بە مخالف هەم بە موافق قسەیان کردە و نەقدیان کردەسە و ئەو وەختە مەسەڵەن کەیان نووسی بووی کە عەباس عەبدی هەر ئشارەی پێ کردووە کە تاسیری ئەم ژنانە لە چیە بووە لەوەی کە بە ناوی باوکیان و یا بە ناوی شۆکانیان و یا بە ناوی مناڵەکانیان و بە ڕەسمیەت ئەناسیێن تاخوامە بە ئەمە نابێ بە تاسیر یا اینکە کام لەم ژنانە تایسە لە لیستی کاندیداتی ڕێی جمهوریە قەراریان کردووە یا کام لەم ژنانە ئیجازەیان بووە واقعاً حتا بۆ ئەم کنگرە بێ ئیجازەی شوەکانیان مەسەڵەن بێن و بەشداری بکەن تاسیراتی ئەم ژنانە بوویە منتەها لە جەهەتی ئەوەی کە ئیمزای بکەن خۆیان بەدەستی خۆیان ئیمزای بکەن کە ئێمە نیمەیەک لە ئینسانی بەردەداری ژن ئیمزا بکەن واقعاً ئەو بێحقوقی و جەنایەتە لە مەوردی ژین و ئیمزا بکەن تاسیری ئەمانە ئەمە بووەسە کە ئەو مەخارەژەی زۆری لە نیاسەبان دەستی مردمی ئێرانەوە لە سوورەتێکە مردمی ئێران بۆ نانی شەو محتاجن بەڵای هاوڕێ فەریدە زۆر سپاس پرسیارەکانم دەوەمە قۆناخێکی تر کەمتر لە 20 ڕۆژمان ماوە بۆ 8 مارس لە چواردەی ڕابردوودا کە کۆماری ئیسلامی هاتووەسە سەرکار شەڕێکی ململانەی بینی ژنان و کۆماری ئیسلامی بووە هەر لە ئەوەڵ 8 مارسی 57 کە ژنان هاتنە خیابان و دژ بە حجابی ئیجباری تەزاهوراتیان کردووتیان ئێمە ئینقلابمان نەکرە بڕینەوە بەرەو دووە لەو کاتەوە شەڕێک لە بینی کۆماری ئیسلامی و ژناندا بووە لەسەر حجابی ئیجباری و ئەو سنەتە دواکەوتوانەی کە بەسەر ژنان ئازاڵ بووە بەڕای ئێوە هەموو ساڵێ بۆ ژنان تایبەتمەندی بووە 8 مارس بەڵام ئەم ساڵ تایبەتمەندی ترە بە بۆنەی شۆڕشی ژن ژیان ئازادی پێتان وایە ئەو تایبەتمەندیانە چییە بەڕای جنابتان؟ حکوومەتی فاشیستی ئێران لە تەی 44 ساڵی حکوومەتی خۆیان لە ئەگەر ساڵ 1965 ڕۆژ بێ لە سانیە بە سانیەی ساعەت و دەقیقە و
ڕۆژ و مانگ و ساڵی ئەمە ئێستفادەی کردیە بۆ شستوشووی مەغزی ئینسانەکان بە خورافات و بە دواکەوتووی و بە داسەپاندنی ئیدۆلۆژی ئەهدە عەتیقی خۆی بەسەر ئەو مردمە بۆ ئەوەی کە نمایش قودرەت بە بۆ ئەوەی کە مردمەکە خەفە بکە سەرکوتیان بکە ئێستفادەی خۆی کردیە ڕۆژانە لە سوورەتێکە ژنانی کۆمەڵگا وە تەبەقەی کرێکار و هەژار و فەقیر دوو ڕۆژیان هەیە لە ساڵە یەکێ ڕۆژی ئەوەڵی مانگی میە یەکێ ڕۆژی 8 مارسە کە ڕۆژی جەهانی ژنانە لەم دوو ڕۆژە ئەم تەبەقەی کرێکار ژنانی زڵم لێکریا و ئەبێ بە تەواو قودرەتەوە بە تایبەت ئیمساڵ کە زەمینەکەی فراهەمە کە لە تەواوی دنیا ئەلعان مەسەلەی ژن بە بۆنی ئەم شۆڕش و واقعەن لە هەموو کاتێ زیاتر مەترەحترا بتوانن لەم ڕۆژە ئیستفادە بکەن بتوانن هەمبەستگیکی زۆر بە وجود بێرن ئێرتباتاتێکی زۆر بگرن بۆ ئەم ڕۆژە ئامادەگی تایبەتی بە تایبەت خۆیان ئامادە بکەن بەشداری پیاوان بە دەلیلی ئەوە کە ڕژیمی ئێران مرتبەن ئەفکاری پیا و سالاری تەقویەت کردگە هەر لە ئەم چەند ڕۆژە ڕابردووە 3 ژن 4 ژن کوژیاون بەدەستی پیاوە و ئەو ئێترازاتە هەمیشە وەختی ئێترازکریا هەمیشە ژنان تێنە دەرەوە ژنان هەر لە لایەکۆ سەرکوتە کردێن تەجاوزیان پێکردە ئەکوژیان ڕۆژانە لە لایەکی تری چۆ خۆیان تێنە دەرەوە ئێترازەکەن بەم سەرکوت و بەم قەتڵگەلە لە سوورەتێکە ئەمە مەسەلەی پیاوەکانە پیاوەکان نابێ ئیجازە بدەن لەوە زیاتر بوون بە ئەسلاحەیەک بۆ دەستی حکوومەتێکی جەنایەتکار وەکو حکوومەتی ئێران پیاوەکانن کە نابێ ئەمە قبول بکەن پیاوەکان نابێ ئەم تۆهمەتە و ئەم تەوهینە ئەم مەسەلە کە ئەوانە پیاوسالان و ژن کوژن و تەجاوزگەرن و ئەم مەسەلە قبولکەن ئەمانە ئەوانن کە ئەشێ بێنە دەرەوە بەشداری ئەوان لە ڕۆژی 8 مارسی ئیمساڵە فرە مهمە کە شعارەکان بدەن بەدەستیان و کار ئەوەی کە ژنەکانی شعارەدەن حیستۆی هەرزەتۆی زەنێ ئازادەمەنم ئەو شعارە واقعان لە تەک ژنەکانە بە مەتاڵبات و خاست و داوەخوازی ژنەکان لە هەموو کاتێ زۆرتر ببەنە بەرەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەریدە هەموو ساڵی مەراسمی 8 مارس لەلایەن ژنانی شۆڕژگەر و پیاوانی ئازادی خوازەوە بەڕێوە دەچێت پێتان وایە ئەم ساڵ دەبێت چی بکرێت لە مەراسمی 8 مارس و بۆنەکانی 8 مارسدا؟ یەکێ لە ئەو تایبەتمەندیانەی کە واقعان ئەبێ ئیمساڵ کە من مطمئنم هەروایش ئەبێت شعاری ژیان ئازادی هەر بەردەوام بێت بە محوەری تەواوی تەزاوراتەکان هەم لە داخڵە هەم لە خارجە یەکی ئەوەسە یەکی ئەوەی کە واقعان ژنان ارتباطاتێکی گستەردەتریان دوێ بە یەکۆ تەشەکولاتی کارگەری ئەبێ تەشەکولاتی کارگەری بێتە پشتی ئێترازاتی ڕۆژی ژنان لە ڕۆژی 8 مارسا ئەمە زۆر مهمە بە دفاعیەک و پیاچوونەوەیەک بە دفاعیەک یا پشتیبانیکردن لەو منشورە کە لە تەرەفی ئەو 20 تەشکیلاتۆ دریاوە لە ئەمانە زۆر مهمە کە لە ڕۆژی 8 مارسا ئەگەر دنیام بتوانێت لەسەری کار بکات و بیباتە بەرەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەریدە من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان قسەیەکەیە وەکو کۆتایی بتانەوێت بەم و توێژەی کە تا ئێستا ئەنجامانداوە ئیزافەکەن فەرموو. من زۆر سپاسی ئێوەکەم بۆ وەختەی کە داتان بە من و هەروەها داوای لێبردوونەکەم لە هەموو بینەران کە لە بەرنمەیەکی ترا قەرار بوو بێم وەلێ بەهۆی تکنیکیەوە دیسان و نەمتوانی هیوای سەرکەوتنم هەیە بۆ هەمووی ژنانی ئازادی خوازی دنیا و بە تایبەت ئێران و کوردستان هیوای سەرکەوتنم هەیە شتێکی ترم نییە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاسانەکەم هاوڕێ فەریدە سپاس کە ئامادە بوون لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەمڕۆماندا
بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە لەو بەرنمەیە باسمان کرد کە ئێوە بەهۆی کێشەی تکنیکیەوە نەتانتوانیوە لە بەرنامەی ڕاستەوخوا بەشدار بن. هیوادارم لە بەرنمەکانی داهاتوە وەکو ئەم بەرنمەیە بتوانن بەردەوام بن و هاوکاریمان کەن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتە. بەڵێ جارێکی تر سپاس بۆ هاوڕێ فەریدە نەفیسی چالاکی سیاسی کە لە بەرنمەی ئەمڕۆی ئاسۆی بەرابەریە بەشدار بوو. بەڵێ خۆشەویستان سپاس بۆەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوو.